برانی ساڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی کردوەکان لە ساڵی 2000 دەرچووە یەکەم بڕیارەکە تایبەت بێ بە بارودۆخی ئافرەتان و ئەو کەسانی ئەو ئافرەتانی کە لە کاتی شەڕا بوونەتە قوربانی لە ساڵی 2014 عێراق بڕاری دەکە بە پلانێکی استراتیجی بڕاری سازە 25 بەرپا بکات بەڵام بۆی شەڕی داعشەوە ئەم پلانش ئەرقەلی تێکەوت و نەهاتوانین بەرداوامی پێبن 25 لە ساڵی 2017 زیاتر لە هەرێمی کوردستان دەنگی یاوەتەوە هەستین بە پرۆژەیەک هەستین بەکردنی پرۆژێک لە بە پاڵپشی لە ڕێکخراوی ئاسوودا لەم پرۆژەیە بۆ ماوەی 6 مانگ ئێمە هەستین بە ئاساسکردنی 5 وەرکشۆپ لەم وەرکشۆپانەیە هەڵسەنگاندنی ئاستی زانیاری کەسەکانمان تاقی کردەوە لە ئەوەڵ و کۆتایی وەرکشۆپەکانە زانیمان کە لە سەرەتایە کەسەکان کە ئامادە بوون هیچ زانیارێکی ئەوتوان لەسەر ئەم بابەتە نەبوو بەڵام لە دوای وەرکشۆپەکانەوە کە هەمان فۆرمان ئاراستە ئەکردنەوە زانیاریەکانیان زیاتر ببوو ئەم بڕارێکە ینی بەڕاستی ئیهمال کراوە پێویستە زیاتر پەری پێ بدرێت بڕارەکە تایبەتە بە پاراستن و هۆشیاری و بەشداری پێکردنی ئافرەتان بەشداری پێ بکرێت لە پلە بەرزەکانی حکوومەتە و بپارێزرێت و مافەکانی خۆی پێ بدرێت ئەتوانم بڵم هەموو چین و توێژەکان توانیان بەشداری لە وەرکشۆپەکانمان بکەن هەر لە چینی قوتابیانەوە چینی ڕۆژنامە نووسان و چینەکانی کاکە ئەوانی کە باڵا دەستن لە حکوومەتە زۆربیان ئامادەبوونیان هەبوو لە وەرکشۆپەکانەوە ئەتوانین بڵین تا ئاستێکی بەرچاو ئێستا خەڵک زیاتر هۆشیاری هەیە بەرامبەر بە بڕیارەکە چونکە ئێمە لە وەرکشۆپەکانمانە تەنها ئەوە نە بۆ وەرکشۆپ بکەین کەسەکان گوێمان لێ بگرن و تەواو لە وەرکشۆپێکمانە کە هەستا بین بە بانکێشکردنی کۆمەڵێک ڕۆژنامەنووس دە ڕۆژنامەنووس هەستان بە بڵاوکردنەوەی ئەم بڕیارە هەر یەکە و لە زیاتر لە تۆڕێک بڵاوی کردبوویەوە بەهۆی ئەمە زیاتر خەڵک یعنی هۆشیاری بەرچاو کەوت سەبارەت بە بڕیارەکە و یەکی لە بەشداروانمان هەستا بە نووسینی نامیلکەیەک کاک محەممەد مێرگە سۆری نامیلکەیەکی بۆ نووسین و ئێمەش پاڵپشتیمان کرد نامیلکەکەمان بۆ چاپ کرد و بڵاومان کردەوە یعنی هەنگاوەکانمان زۆر بوون لەوەی کە خەڵک بەرچاوڕوونی زیاتری هەبێت ماگانە هەستاین بە بڵاوکردنی چەنەها پۆستەر بۆ ئەوی خەڵک زیاتر ئاشنا بێت لە ڕێگەی سۆشیاڵ میدیاوە بیان ڕێگەی ڕاستەخۆوە بێت بەڕای من پێویستەکە هەموو ئافرەتێک هەموو ژنان کە پێگەی خۆیان بزانن کە ئاگادار بن بەرامبەر مافەکانیان پێویستەکە زیاتر بخوێننەوە زیاتر بگەڕێن بە دوای ئەو بڕیارانەی کە تایبەتە بە ئافرەتان یعنی پێویستەکە زیاتر سێرچ بکەن و زیاتر ئاشنا ببن بۆ بڕیارانە و داوای مافەکانی خۆیان بکەن بەڕای من ئێستا ڕێکخراوەکان تا ڕادەیەک یعنی هەنگاوێکیان ناوە ئەوەی کە ئەمێنێتەوە لەسەر حکوومەت و جهەی بەرامبەرەکە هەنگاوەکانی خۆیان برێن ئەوانی ژعنی شتەکەیەک لایەنە نابێت ئەبێ شتەکە لە هەردوو لایەنەوە هەنگاوی بۆ بندرێت بڕیارەکان لە هەردوو لایەنەوە ئیشی بۆ بکرێت یعنی ئێمە تا بەیانیدانیشین ئیشی بۆ بکەین و کە ڕسپۆندێکمان نەبێت لەوەی بەرامبەرەوە ناتوانین هیچ شتێ بکەین بەڕای من پێویستەکە یەکسانی جەندەری لە هەموو شوێنەکانە لە هەموو بارەگایەکە هەبێت بەرچاو بێت وەکو هەیە ڕاستە ڕەنگە لە زۆربەی شوێنە ئافرەت بەشدار بێ بەڵام بەرچاو نییە ئەنی یەکسانیەک نییە کە بڵێ ئەوە وایە لە شوێنەکە ئەو دوو جێندەرە یەکسانن ڕەنگە یەکسانی هەبێت لە بوونیانە لە وجودیانە بەڵام یەکسانی نەبێت لەوەی کە بیر و ڕاکانیان بە هەند وەربگرێن پێویستە کات ئەمە ینی کاری لەسەر بکرێت.